بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دۆخی جیهانی ئیسلامی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستانیش بە شەپۆلێک گۆڕانکاریە تێدەپەڕێت و تێپەڕیوە. ئەمە وای کردووە کە واقعی ناوچەکە پێش هەزر و هزرمەندان بکەوێت کە لەم کاتەیە پێویستە ئێمە خوێندنەوەیشی هێمنانە و بە شێوازێکی ئەکادیمی بۆ پرس و بابەتە گرنگەکانی ئێستا بکەین. مەسەلە هەزریەکان، هەزری سیاسی ئیسلامی یەکێکە لەو پرسە گرنگانە کە ئایا هەزری سیاسی ئیسلامی نێوبوونەوەی بەخۆیەوە بینیوە؟ چین ئەو لەمپەرانەی کە لە بەردەم نێوبوونەوەی هەزری سیاسی و ئیسلامی و چاکسازین لەو هەزرەدا، ئایا پرینسیپە گشتیەکانی هەزری سیاسی ئیسلامی چین و ئەو سەرچاوانە چین کە هەزری سیاسی ئیسلامی پشتیان پێبەستێت؟ ئایا هەزری سیاسی ئیسلامی هەزرێکی پیرۆزە و مرۆڤ ناتوانێت قسەی تێدا بکات، ئەوەی کە پێشینانی ئێمە وتویانە مقدسە و ئێمە پێویستە پێوی پابند بین، یان نەخێر پێویستە ئێمە دەستبەرین بۆ چەمکانە و جارێکی تر بە شێوازێکی سەردەمیانە ئەوەی لە سەدەکانی پێشوودا وتراوە ئێستا بە عەقڵیەت و بە شێوازێک کە سەردەمیانە و سەرسەی سەردەمی سەدەی 21 بێت نوێنگەری تێدا بکەین. ئایا ئەو لەمپەرانە چین کە هەزری سیاسی ئیسلامی وا لێ کردووە کە تا ئێستا نەتوانێت بەپێی شێوازێکی هاوچەرخ نوێبوونەوە لە خۆیان بکات؟ دەواازەکانی چاکسازی هەزری سیاسی ئیسلامی چین؟ وەم بابەتە بەڕێزان وەکو سروشتی بەرنامەکە، بەرنامەی ئاسۆکانی هەزر، ئەم ئەڵقەیە تایبەتەکەین بۆ هەزری سیاسی ئیسلامی پێویستی نوێبوونەوە و ئاستانکەکانی. وەکو جەنابتان ئەزانن هەر بەرنمەیەک سێ کەسی پسپۆر بانگەش دەکرێت بۆ بەرنامەکە و هیوارێک و دیبێتێکی ئەکادیمیە کرێت دەردەشە لە نێوانەوە کەسانەیە کرێت بۆ ئەوەی کە بەڕێستان زیاتر هەزر و ئەندێشەمان فراوانتر بێ بۆ ئەو مەسەلانە. هەرێک لە بەڕێزان کاکتۆر سەباح بەرزنجی، سەرۆکی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری، بەخێر کاکتۆر. کاک دکتۆر مەریوان حەمەدەروێش، ئەندامی دەستەی دامەزرێنەری سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری، و بەندا دانا بەرزنجی لە خزمەتتان بین، ئەندامی دەستەی کارژێڕی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری. ئایا هەزری سیاسی ئیسلامی ئەگەر هەزر بەو واتایە بێت ئێمە بڵین بەرەنجام و دەرەنجامی یان زادەی عەقڵ و ئەندێشەی مرۆڤە بە شێوەیەکی گشتی، ئەگەر ئەم چەمکە سیفەتی سیاسی بینە پاڵ، سیاست دەیان و سەدان پێناسەی بۆ کراوە. دیارترینیان ئەگەر پێناسە تەقلیدیەکەی وەرگرین، زانستێکە لە دەوڵەتە کۆڵێتەوە، لە دیاردەکانی دەوڵەتە کۆڵێتەوە، و پێناسەی نوێش وەرگرین لە دەسەڵاتە کۆڵێتەوە کە دەسەڵات پێش دەوڵەتیش بوونی هەبووە. ئایا ئەو هەزرە سیاسیە واتە هەزرێکی سیاسی، سیفەتی سیاسی بینە پاڵ هەزرەکە، هەزرێکە بێت پەیوەست پێ بە دەسەڵات و پرسەکانی دەسەڵات و پەیوەندی بە حکومڕان لەگەڵ هاوڵاتیە و ئەو دیاردانەی کە لە مەسەلە سیاسیەکانە کۆڵنەوە. ئەگەر ئەمە سیفەتێکی تری بۆ ئیزافەکەین کە سیفەتی ئیسلامیە، ئیسلام بە مەعنا گشتیەکەی ناکە هەموو دینە ئاسمانەی یەکتاپەرستیەکان بە ئیسلام هاتووە لە قورئانە، ئیسلام بەو مانایە وەرگرین کە دینێکە محەممەد درودی خوای لێبێ پێی هاتووە. و ئایا ئەم هەزرە سیاسیە گەر سیفەتی ئیسلامی بینە پاڵ تەنها ئەو هەزرمەندانە ئەگرێتەوە، هەزری ئەو هەزرمەندانە ئەگرێتەوە کە لە چوارچێوە و لە سایەی ژیاری ئیسلامیا کاریان کردووە و هەزراندنیان کردووە، یان هەموو ئەو هەزرە ئەگرێتەوە کاک زۆر کە ئەگەر تەوزیحێکمان بێتێت هەموو ئەو هەزرانە ئەگرێتەوە کە ئەو تەفکیرانە ئەگرێتەوە کە لە چوارچێوە سایەی ئیسلامی هاتووە، تەنانەت ئەگەر غەیری موسڵمانانیش ئەنجامیان دابێ؟ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، سوپاس و ستایشی بێ پایان بۆ خوای پەروەردگار، درود و ڕەحمەتی فراوان بۆ گیانی پاکی پێغەمبەر، یار و یاوەران و شوێن کەوتوانی. ئەوەی وابەستە بێ بە پرسیارە سیاسی گرنگەکانەوە، هەموو محاولەیەک کە درابێت لە ناو ژینگەی ئیسلامیە لە سەرەتاکانی تەدوین و تاکو ئێستا، هەر محاولەیەکی فکری کرابێ لە ئاسی جیاجیا، لە تەنانەت لە بواری جیاجیا بۆ قسەکردن لەسەر دەسەڵات، لەسەر دەوڵەت، لەسەر فەرمانڕەوایەتی، کێ مافی فەرمانڕەوایەتی هەیە،
ئەو کەسی فەرمانڕەوایە چ مەرجێکی تیابێ و ئەم فەرمانڕەوایەتێ ممکنە بەرزترین ئاست بێ وەکو سەرۆکی دەوڵەت یاخود بەڕێوەبەری لایەنێک بێ دەستگایەک بێ چ مەرجانێکی بۆ دانراوە هەموو ئەو محاولاتانەی کە کراوە هەموو ئەو هەوڵە فکریانە ئەو هەوڵە فقیانە ئەو هەوڵە کەلامیانە کە دراوە لەلایەن زانە موسڵمانەکانەوە ئەبێت مەجموعەکەی پێوتێ فکری سیاسی ئیسلامی بەڵام ئەگەر ئێمە بمانەوێ شتەکە زیاتر وردکەینەوە مەسلەی سیاسەتکردن کە چوارچێوەیەکی تیۆری بۆ دابنرێ لە سەرەتاوە موسڵمانان بیریان لێ کردوەوە قسەیان لەسەر کردو هەتا لەو خساتە وەختەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەفاتەکە قسە لەسەرەوە کراوە کێ حەقە خاوەن دەسەڵات و خاوەن ئەمر بێ لمن يكون هذا الأمر بۆ ئایا چ پێوەرێک هەبێ بۆ ئەوەی کەسێک ئەو سەلاحیەتەی هەبێ کە ئەمر کا بەسەر کۆمەلگای موسڵمانە و ڕێگایان بۆ دیاری بکە لە پێشا بیابیر کراوەتەوە ئەنسار هەبێ ئەو حەقیانە بێت چونکە ئەوان پاڵپشتی سەرەکی ئەم داوایە بوون مهاجرین وتیان نە ئێمە یەکەمین باوەڕدار بووین بەم مەوزوعە ئێمە پێغەمبەر لە ناو خۆمان بووە پێوەرەکە پێوەری نزیکی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەطرح کراوە پاش ئەوەی کە سەردەمی خلافەتی ڕاشیدە خلافەتی ڕاشیدە کە کۆتایی پێدێ مەسلەی کێ عەسەبیەتی زیاترە کێ هێزی زیاترە کێ مەقبولیەتی زیاترە لەناو خەڵکە و ئەتوانرێ پشتیوانێکی زۆرتری لێ بکرێ بۆ ئەوەی ئیستیقرار هەبێت جێگیری و پایەداری هەبێ پاشان زانا فەقیهەکان بیریان لەوە کردوتەوە چ کەسێک دەتوانێت پارێزەری دین و دنیای خەڵک بێ کەواتە بیر لە مؤهلات کراوەتەوە لە کتێبە فقیەکانە مەوزوعەکەش پەیوەندی بەوە چونکە باسی کوشت و کوشتاری تێدایە مەسلەی ویلایەتی تایە بۆعدێکی دینداری و بڕوایی و عەقیدەی تایە لە کتێبە کەلامیەکانیشا باس کراوە فەلاسیفەش باسییان لێ کردووە بۆ نمونە فارابی ابن سینا ابن خەلدون زۆر بە جوانی باسی تەتەوراتی مەوزوعی دەسەڵاتی کردووە هەموو ئەمانە پێکەوە ئەبوو عەلی مسکوەیهی بۆعدی ئەخلاقی مەوزوعەکەی باس کردووە ئیمامی غەزالی نەسیحەت الملوکی داناوە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ توراسی ئیسلامی سەدان کتێب و ڕیسالە لە مفەسەلەوە تا مختصەر لە دوور و درێژ و وردکراوەوە تا زۆر پوخت ئەبینین کە هەریکان بە شێوەیەک و لە ڕوانگەیەکەوە لەسەر لایەنەکان و لەسەر گۆشە و کەنارەکانی دەسەڵات و دەوڵەتداری قسەیان کردو مەجموعی ئەمە پێوتێ فکری ئیسلامی بەڵام ئەم فکری ئیسلامیە بەو گەورەیە بەو حەجمە گەورەی کەیەتی ڕەنگە ئێستا نەتوانیت تۆ ئیداری ناحەیەکی پێ بکەیت کەواتەکە زۆر هەم تیۆری سیاسی لە خۆگرێ بەڵێ هەزرە سیاسی ئیسلامیەکە هەم ئەو ئەزمونەی کە هەیە هەم ئەوەی بیرمەندان هەزراندنیان کردووە لە چوارچێوەی دەقەکانی قورئان پیرۆز و بەڵێ بنەمای تیۆری هەیە بنەمای تیۆری تەطبیقی تاریخی و مێژووی و واقعی هەیە و مجموعەی ئاستەنگیشی هەیە بۆ ئێستا چونکە تۆ ئێستا ناتوانانی وەکو چۆن ناتوانێت بەڵێ جا قەستمەوەیە ئەمە دەواازەیەکێ بۆ چوونە ناو مۆزوعەکە دەستخۆش بێت کاک دکتۆر مەریوان ئەگەر ئیزافەیەکت هەبێ بۆ پێناسەی هەزری سیاسی ئیسلامی بۆی چەمکەکە بە تەواوی دیاریکەین دواتر دەچینە ناو پرسەکانی سەرچاوەکانی هەزر بێگومان لە سیسلێن بەرنامە لە حەڵقەکانی سەرەتا پێم وابێ ئاماژە بە فکر کراوە بە فکری ئیسلامی کراوە یعنی ئەگەر فکر وەکو جەنابەت فەرموویەتی بێ لە جوڵاندنی عقلی ئینسان هەزری ئینسان ئاوەزی ئینسان بەوەی کە بگا بە شتە پەنهانانە بنیاد لەسەرەوەی کە بەدەستێوێتی بێگومان لەم ڕۆژەوە فکری سیاسی واتە بەگەڕخستنی عقل و ئاوەز و مێشک و بیری ئینسانەکان تا بگا بەو جانبانەی کە پەیوەندی بەکار و ئاکار و گفتاری سیاسەتی مرۆڤەکانەوە هەیە لەم ڕۆوە طبعاً فکری ئیسلامی فراوانتر لە فکری سیاسی ئیسلامی بەوەی کە فکری سیاسی ئیسلامی بەشێک لە فکری ئیسلامی بەڵام هاوپەیوەندە گرنگی ئەیات بەو جانبانەی کە پێگێنەری سیاستن لە ژیانی مرۆڤە ئەین لەم ڕۆوە هەڵس و کۆت و چالاکیە سیاسیەکانی ئینسان لە منزوری ئیسلامیەوە چۆنە ئەمە ئەوەیە کە فکری سیاسی ئیسلامی معالەجەیەکە زۆر باشە ئێستا گەر بینە سەرچاوەرێکی تر سەرچاوەکانی هەزری سیاسی ئیسلامی هەزری سیاسی ئیسلامی ئەگە بریتی بێ لەوەی باسمان کرد پێویستە کۆمەڵە سەرچاوی هەبێت
زۆرێک لە نووسەران و پسپۆڕان باس لەوەکەن کە قورئانی پیرۆز و یان وەحی بە شێوەیەکی گشتی بە شوێ ڕاستەوخوا ناڕاستەوخۆوە واتە قورئان و سنەتیش سەرچاوەن بۆ هەزری سیاسی ئیسلامی بەڵام ئەکرێت لێرە تێبینی ئەوە بکەین یان ئەوە ڕوون بکەینەوە کە هەزری سیاسی ئیسلامی کاتێککە پشت بە دەقەکانی قورئان و سنەت ئەبەستێ وەکو پرینسیپە گشتیەکان پشتی پێبەستێ وەکو ئیلهام بەخش بۆی کە جارێکی تر ئەوە مرۆڤە مکەلەفە بۆی کە ئەمانە ورد کاتەوە بیخاتە بواری جێبەجێکردنەوە تەنانەت وشەی فکر لە قورئانی پیرۆزە بە ئیسم و مەصدەریش نەهاتووە هەر بە فعل هاتووە لعلكم تتفكرون لعلهم يتفكرون بۆ شێوەیە بە سیغەی فعل هاتووە بۆیە ئێمە مکەلەفین بەوەی کە ئەو پرینسیپە گشتیانەیە لە قورئان و سنەتە هاتووە جارێکتر بین ئەمە سەرچاوی یەکەمی هەزری سیاسی ئیسلامیە بە مەعنا ئیلهام بەخشیەکەی بەڵام سەرچاوە سەرەکیەکە ئەوەیە کە مرۆڤ خۆی بیرمەندان هەزرمەندان خۆیان هەڵەسن بەوەی کە ئەو دەقانە جارێکی تر شرۆڤە بکەن و لەگەڵ واقعە هەندێک جار پێش واقعەکەون هەندێک جار لەگەڵ واقعەکە و هەندێک جار لە دوای واقعەکە معالەجەی ئەو گرفتانەکەن کە یان ئەو پرسە گرنگانەی بۆ ڕێخستنی کۆمەلگا پێویستن بە تایبەتی لە بوارە سیاسەکە کە باسەکەی ئێمەیە ڕێشیەخن لەسەر ئەمە گەر شتێکتان هەبێت کاتتۆر ئایا پەیوەندی عەقڵ و وەحی چییە لە مەسەلەی هەزری سیاسی ئیسلامی سەرچاوەکانی هزری سیاسی ئیسلامی جیاواز نییە لە سەرچاوەکانی هزر بە شێوەیەکی گشتی لە ئیسلامە یعنی نەک تەنها سەبارەت بە فکری ئیسلامی هەر مفەکرێکی تر بێنی لە دنیاە کاتێ بیرەکاتەوە ئاعتیما دەکاتە سەر دووشت ئاعتیما دەکاتە مەجموعەیە تێکست و دەق کە بەلای ئەوە ئیتر جێگەی پرسیار نین پاشان ئەزمون و تەجربەی ڕۆژانەی خەڵک چه ئەوەی لە تاریخ و لە مێژووە تۆمارکرا چه ئەوەی خۆی بە شێوەیەکی مەیدانی ئەیبینێ لەم ڕوانگەوە ئێمە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو جۆر شتە بین دوو جۆر دەقە بینین دەقێکمان هەیە هەم لە قورئانە هەم لە سنەتە کە بنەما و ئاسۆکان و ئامانجەکان دیاریەکە بۆ سیاسەتکردن ئەمە مەسەڵەن کە هەدەفەکە بۆ خوایە مەسەڵەن کارەکان إخلاص ئەمجا ولا تتبعی الهەوا دوای هەوا و هەوەز مەکەوە یعنی دوای شتی شخصی مەکەوە دوای بەرژەوەندی باڵا بکەوە بۆ نمونە ئەمە یەک ئەمە بەشێ لە دەقەکان باس لە پێدانی بنەما و ئوفوقی بەرزی ئاسۆکانی داهاتوو یعنی تۆ هەدەفت لە حکم چییە هەدەفدەوەیە کە خەڵک نزیکەیتەوە لە خوددا خەڵک ئەمجا نیزاع و سوڵتەنێڵی ئیقامەی قست بکەی دادوەری دادگەری لە ناو کۆمەلگادا بەرجەستە بکەی بەشێکی لە داقەکان باسی تەجاری بوو ئەزمونونەکانە پێشوەکە ئەزمموی پێشکەوت و سەرکەوت و لەگەڵ ئەزمموی شکست خواردوو بۆ نمونە لە حکوومەتکردە ئەزمونێکی وەکو زولقەرنەینمان هەیە لە قورئانە باسیەکە نمونەیە بۆ حاکمێکی گونجاوی سەرکەوتووی کە توانێتی خزمەت بە مرۆڤایەتی بکە نمونەی شکست خواردوشمانەیە وەکو نمونەی فرعون کە خەڵکی ئەچەوساندەوە ئافرەتانی ئەهێشتەوە و بەنی ئیسرائیلی بەو شێوە ئەچەوساندەوە لە پێناوی ئەغرازی سیاسیە لە سنەتی پێغەمبەریشا بە هەمان شێوە دەقمانەیە باسی مەبادی حکومەکە دەقیشمان هەیە باسی تەجاری بکە کەواتە لە ئەمە ڕێنمایە بۆ ئێمەی کە ئێمە سەیری هەم دەقەکان بکەین مەجموعەیە مەبادی ئیسابت کە هەموو مرۆڤایەتی لەسەری کۆکە یعنی هەدەفی هەموو دەسەڵاتێکی باش ئەوەیە کە دادگەری و ئیستیقرار لە ناو خەڵکە دروست ببێ و هەدەفی هەموو دەسەڵاتێکی خراپیش ئەوەیە کە سامان و ئیمکاناتی وڵاتێک کەمینەیەک بی با و چەپاوڵی کا بۆ خۆی زۆر باشە زۆر لێرەوە پرسیارێکێتە پێش ئایا ئەم هەزرە سیاسی ئیسلامی کاک زۆر مەریۆن هەزرێکی داخراوە یان هەزرێکی کراوەیە بە ڕووی ئەزمموی مرۆڤایەتیە ناکرێ وەڵامەکە بڵین بە مطلقی بڵێ کراوە یا داخراوە چونکە بیرمان نەچێ مێژووی ئیسلامی مێژووکی فراوانە یان ئەگەتا ڕوخانی خلافی عباسیش عوسمانیش حسابکەین نزیکی 1300 ساڵ زیاترە ئەین لەم ڕۆ ناکرێت بە مطلقی بڵین فکرێکی داخراوە بۆ یاخۆ فکرێکی کراوە بووە هەردوو تەجربەکەی تیا بوو تەجربە معتەدیلەکەشی تیا بەوەی کە لە هەندێک جوزئە داخراوە بە ڕووی خۆیان لە هەندێک جوز ئیشیا کراوە بە ڕووی خۆیان لەم ڕۆوە
فکری سیاسی ئیسلامی هەروک چۆن لە کۆی بابەتەکانتە لە مێژووی ئیسلامیە تەجاربی جوان و پرشنگار و شیرین و شایستەی باسکردمانێ بەماشەوە تەجاربی مەریر و ناڕەحەت و خراپیشمانێک کە تاو ناکۆکە لەگەڵ بنەماکانی ئیسلام لەم ڕۆژوە فکری سیاسی ئیسلامیش و مامەڵەکەت لەگەڵ سەرچاوەکانی فکری سیاسی ئیسلامیە دیسان ئەم تەجربەی تایە تەجربەی ئەوی تایە کە بەڕووی دنیاە کراوەتەوە سوودی لە تەجربەی فارسی وەرگرتووە لە سەرەتاکانی خلافی ڕاشیدە و بەدوای پاشان سوودی لە تەجربەی یۆنانی وەرگرە بەتایبەتی لە جان بە فکری و فەلسەفیەکەیەوە فکری و فەلسەفی و سیاسیەکەیەوە بۆی کە دنیایەک لە مەسادرەکانی فەیلسوفەکانی یۆنان تەرجەمەی عربی کراوە و کاری لەسەر کراوە و لە مەداریسە جیاوازەکان بەتایبەتی لە بەغدا خوێنراوە ئەمەشی تیا بە هەماشەوە ئینغیلاقی فکریشی تایە بەوەی کە هەموو هاوردەیەکی فکری سیاسی ئیسلامی بە شتێکی بڤە و حرام و خراپ وێ ناکاوکاتە لەم ڕۆوە لە بەروی کە مێژووی ئەوەی کە لەسەر شارستانەتی ئیسلامی و لەسەر دەوڵەتی ئیسلامی و لەسەر حەزاری هەر ناویشی لێنی حسابە مێژوویەکی دوورودێژە ناکرێ بڵین بۆ بڵین کراوە بووە یاخود داخرە بەقەدەوەی کە ئەڵین تەجربەکان تایە کراوە بۆ تا ڕادەی ئەوەی کە زۆر جێ غەیری ئیسلام تەجاربی غەیری ئیسلامی زۆر جێ ئیعجابیان بووە زۆر قەنەعەتیان پێ بووە و هەندێک جاش ئەوەندە داخراو بووە لە زمنی بدعەی سەیئە و لە زمنی ضەلالەت و لە زمنی گومڕایی و خراپەکاریە مامەڵە لەگەڵ ئەو بابەت و بەرهەمە فکریانە هەبووە کە لە دەرەوەی حەزارەتی ئیسلامیەوە گەشە و نەشونمای کردووە. زۆر باشە دەست خۆش کەواتە هەزری سیاسی ئیسلامی کۆمەڵە پرەنسیپ و بنەمای گشتی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ مەسەلە سیاسیەکانە مەسەلەی دەسەڵات مەسەلەی دەوڵەت مەسەلەی حکومڕانی مەسەلەی بۆ نمونە دکتۆر تاها جابر ئەلوانیش زۆر ئیش لەسەر پرسی یان بەها یان پرەنسیپی تەوحید یەکتاپەرستیەکە پرسەکان یان بنەمای دادگەری بنەمای یەکسانی بنەمای لێپرسراوێتی دەسەڵات بنەمای شورا بنەمای کۆڵەکەیکی ئەساسیە لە بنچینە سیاسیەکان نسینە گرنگەکان هێزری سیاسی ئیسلامی جگە لەوانە ئازادی یان مەسەلەی ئیستیخلاف کە ئیبن خەلدون بە عیمران باسیەکە مەسەلەی فرەیی و تەعەدود لە فکرە لە ئەزمونە کە ئەمانە کۆمەڵی پرنسیپن ئەکرێ بڵێن هەزری سیاسی ئیسلامی ئەم پرنسیپانەی داوەتە بەشەریەت خۆیان بەپێی ئەزمونی جیاوازی خوانەوە بەپێی تێپەڕبوونی کات تەتەور بکەن بە جۆری پراکتیزەکردنی ئەمانە واتە پێغەمبەر درودی خوای لەوێ کاتێک کە وەفاتی کرد دەستەیەکی دانەناوە بۆ شورا ئەمە دەسا و دەست بڕوایان کەسێک لە دوای خۆی دیاریکە بە محەدەد پشتا و پشت بڕوا ئەم خەلیفەیە بەردەوام بڕوا بەڵکو بەپێی ئەزمونەکان ئەکرێ گۆڕانکاری بەسەرابێت و سوود لە تەجاریب و ئەزمونی خەڵکانی دەرەوەی ئیسلامی شوەرشیرێ بۆ مەسەلەی حکومڕانی ئەمە خۆی بەخۆی پێمان ئەڵێ کە ئەو دەسەڵاتی تۆ پراکتیزەیەکەی بۆ خزمەتکردنی خەڵکە پێویستە قودسیەتی لێ دابڕندێت واتە ئەو کەسێک کە لەسەرەوەی دەسەڵاتەیان ئەو دەستەیە کە دەسەڵات بەڕێوە بات پێویستە بەرپرسیارەتی لە بەردەم خەڵکە هەبێت ئاتە خەڵک ڕازی بێ پێیەوە خەڵک لەگەڵ ئەزمونەکەیە بڕوات و بتوانێت مامەڵەی لەگەڵاکەوە لێ پێچینەوەی لێ بکات کەواتە لێرەیە کۆمەڵی بنەمامان هەیە بۆ ئەو کەلەپورەی کە تا ئێستا هاتووە لە گەر تەوەرێکی تر وەربگرین لە بەرنامەکە مەسەلەی ئەو کەلەپورە دەوڵەمەانەی کە تا ئێستا هاتووە بەشێکی ئەبێت ئەگەر ئێمە خۆمانی پێوە پابندکەین ئەبێت بە ئەرکێک و بارێک بەسەر شانمانەوە بەڕاستی ئەبێ ئێمە سەیری کەلەپورکەین وەکو ئاوێنەیە کە خۆمانی تیا ببینین شتە باشەکانی لێ وەرگرین ئەوانەشی کە بۆ نمونە لە ساڵی 450 هیجری ماوەردی کە پێناسەی سیاسەتەکە بە شێوازێکی کە ئەگەر هەر ماوەردی خۆی ئێستا زیندووکەیتەوە بە شێوازێکی تر پێناسەی سیاسەتەکە چەمکەکان گۆڕاون ئەزمموی بەشەریەت گۆڕاوە وای کردووە ئەمە پێویستی بەوەیە کە تۆ لەو چەمکانە نوێبوونەوەیەک دروست بێجارێکی تر تۆ پێداچوونەوەی بکەی بۆ ئەو مەسەلانە دکتۆر سەیفەدین عەبدولفەتاح لەسەر ئەم پرسیارێکەکە یان مۆزوعێکە وروژێنێ ئەڵێ ئێمە بۆ ئەو بنیاتنانی زانستێکی سیاسی ئیسلامی تەمەن لە نێویشە هەزری سیاسی ئیسلامی پێویستمان بە سێ تەوەری سەرەکیە کە لە ئەنجامی سێ پرسیارەوە دەستمانەکەوێت ئەویش بریتە لەوەی کە ئێمە چیمان هەیە خاوەنی چین و چی لە بەرامبەر وەرئەگرین لێرەوە توانین ئێمە پێناسەی خۆمان بکەین و ئەزمموی خۆمان و کەلەپوری خۆمان خوێندنەوەیەکی بۆ بکەین بزانین چیش لەوی تر وەرەگرین واتە لە بەرامبەر لە مقابل
لێرەوە کۆمەڵی بنەما هەیە کە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو کەلەپورە ئیسلامیە ئێمە ئیشی لەسەرا بکەین. بەڕاستی ئەگەر باس لە هەر هەزرێکی سیاسی ئیسلامی بکەین پێویستە بیگەڕینەوە بۆ کاتێک ئەو هەزرێتیان لەدایک بووە، چونکە هەندێک جار هەزر لە دوای واقع دروستە بێت، واقعەکە خێراترە لە هەزرەکە هەندێک جار بە پێچەوانەوە. ئەوەی کە لە کەلەپوری ئیسلامیایی بینین زۆر جار فکری سیاسی لەگەڵ فقهی سیاسیە تێکەڵ کراوە. فقهێکی سیاسی بووە کە تەکەیف بووە لەیان تەکیف بووە لەگەڵ واقعەکەیە. واقعێکی سیاسی هەبووە هاتوون بەپێ فقهەکە تەکیفیان بۆ کردووە. کاکتۆر ئەگەر لێرەیە بمانە جاکاریە بکەین لە نێوان فکری سیاسی و فقهی سیاسی، چونکە هەم لە منهەجە فکری سیاسی جیاوازە لە فقهی سیاسی، چونکە ئەو منهەجەی تۆ مامەڵی لەگەڵەکەی فقهی سیاسی جیاوازە لە فکری سیاسی و ئەو یەکەی مامەڵەکردن یان یەکەی لێکۆڵینەوەی مفەکری سیاسی لەگەڵ فەقیهی سیاسی جیاوازە. مفەکری سیاسی یەکەی مامەڵەکردنی مجتەمەعە یان با بڵێن کەسی معنەویە زیاتر، بەڵام فەقیه زیاتر ئیش لەسەر مامەڵە لەگەڵ یەک تاکاکە نەک کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی. یعنی ئەگە بمانە جیاکاری زیاتر کە لە نێوان فکری سیاسی و فقهی سیاسی بۆی کە ئەو فقه سیاسیە جارێکی تر ئسقاط نەکرێتەوە بەسەر ڕۆژگاری ئەمڕۆیان لەسەر دەمانەکە کە ئەو فقه سیاسیە زاڵ بووە. وەی فقه بە قسە لەسەر کردداری ڕۆژانەی تاکەکانەکە، قسە لەسەر حەڵاڵ و حرامەکە، چی ڕەوایە و چی ناڕەوایە. بەڵام فکر قسە لەسەر چوارچێوەی فەلسەفی مەوزوعەکەیەکە، یعنی بۆ ئەوەی جوانتر ڕوون قسە بکەینەوە. مەسەلەن فەقیه ئەڵێ بە خەڵک ئەڵێ گوێڕایەڵیکردن لە وەلی ئەمر واجبە. ئەگەر یەکێ وەلی ئەمر بێ واجبە کە تۆ بزمانی ئێستا بەرپرس بێت، تۆ نابێ ئەمریکی بەسەراکردی لە فەرمانی دەربچێت. زۆر ئەتوانین لێرە بڵین فقه جێی فەلسەفا ئەگرێتەوە بۆ علومە ئیسلامەکان. ئەمجا فەقیهێک وا بۆ مەنتیقە قسەیەکە، بەڵام مفەکیرێکی ئیسلامی لە بابی سیاسەتە ئەسڵ بیر لەوە کاتۆ ئەسڵ بۆ دەسەڵات هەیە، دەسەڵات لەبەر چی ئەبێ ببێ لە تعلیلی حکمەکە ئەکۆڵێتەوە. یعنی پێ بە فەقیهەکە ئەڵێت تۆ ئەو حکمە دەرەکەی، بەڵام مەقسەدەکە ئەمەیە، مەقسەدەکە ئەمەیە. بۆیە لە هەم لە فکری ئیسلامیە هەم لە فقی ئیسلامی ئێمە جۆرە لە هەماهەنگیە بینین. ئیمام الحەرەمەین کتێبێکە نووسێ بە ناوی غیاثی باسی دەسەڵاتەکە، ماوەردی کتێبێکە نووسێ بە ناوی ئەحکامی سوڵتانی باسی دەسەڵاتەکە. بەڵام ئەوەی ئیمام الحەرەمەین وەکو فەقیهێک باسی چیەکە؟ باسی حاڵەتە میسالیەکەیەکە. بەڵام ماوەردی وەکو واقعەکە ئەڵێ ئەمە حاڵەتە میسالیەمان نییە، خەلیفەیەکە و مەرجانی تیابێسە نییە، بەڵام سوڵتانێکمان هەیە کە دەسەڵاتدارە، جەیشی هەیە، عسکەری هەیە، توانای هەیە، پارەی هەیە، ئەتوانێ ئەوەی کە خەلیفەیەکی حەق ئەتوانێ بیکا ئەمیش ئەتوانێ بیکا. بەڵام ئەم خلافەیەکی ناقیسەیە. خلافەیەکی ناقیسە یانی چی؟ ینی مەرجە زاتیەکانی تیان نییە، بەڵام ئەتوانرێ لە کاتێکە کە خەلیفەیەکی تەواومان نییە لەبەر ئەمری واقع تەسلیمی ئەمری ئەمە ببین. بۆیە جاکاریەکە لە چیایە؟ کاتێکێتە سەر حاڵەتە میسالیەکە خەلیفە ئەبێ مەشروعیەتی هەبێ، مەشروعیەتەکەی بە دوو ئەنگاو دەست پێەکە. هەنگاوێکی ئەوەیە کە مەرجەکانی تیابێ، هەنگامی دووەمەوەی ڕەزامەندی خەڵکی لەسەر بێ. بەڵام هێشتا بۆ کارەکە تەواو نابێ، ئەبێ کەسەکە لە کارەکانیان مۆفەق بێ. یعنی لە پەنای مەشروعیەتە مەوزوعێک کە ڕەواییە، مەوزوعێکی ترێ پێوترێ کارایی و لێوەشاوەیی. هەر کاتێک لێوەشاوەیەکە هەبێ بەڵام مەرجەکان نەبێ، بەڵێ مەشروعیەتەکە لەقە، بەڵام تحقیقی مەقسەدەکە ئەبێت تا حەدێک. یعنی ئێستا لە وڵاتی خۆمانە ئەگەر با دەسەڵاتێکمان نەبێ بە پێی قیاسات و ستانداردی ئەم ڕۆژگارە لە ئاستی پێویستانەوێ، بەڵام ئەگەر هەڵسێ بە ئارکەکانی سەرشانی خۆی تحقیقی مەقسەدەکە. لێرەیە جیاکردنەوەی مفەکری سیاسی لەگەڵ فەقیهی سیاسی ئەوەیە کە مفەکری سیاسی بیر لە چوارچێوەی فکری مەوزوعەکە یەکاتەوە و قسە بۆ نوخبەکە، قسە تەنانەت بۆ فەقیهەکەشەکە،
بەڵام فەقیهی سیاسی مخاتەبەی عامەی خەڵکەکە و پێیان ئەڵێ بێت چی کەن و چی نەکەن. کاتە کاک زۆر ئەتوانین بڵێن چاوگەی معریفی زانستی مفەکر جیاوازە لە فەقیه، چونکە فەقیه زیاتر لە سروش و واقع ئەوەش ئەچێ بۆ مەسەلەکان، بابەن دەبێت بە دەقەکەەوە. بەڵێ پرسیاری واقعی وەڵاماتەوە، واقع پرسیاری بۆ فەرزەکە ئەم هەوڵا وەڵامی باتەوە، بەڵام ئەو بە شێوەیەکی نەزەری سەیری احتیمالات و سەیری پاساوەکانی دەسەڵاتەکە بوردەکارەکانی لای مفەکر. بەڵێ من کار تۆدانە ئەگەر ڕێنبەی بەسەر بابەتە ینی ملا نازم ئەگەر شتێک تەڕحەکە بەس ئەگەر ئەم مۆزوعەتێ ناپەڕێنی باسکەم لەسەر قەزەی مەسائیلی فقه و بڵێ وسە چاوی فقهی و تێکەڵکردنی بابەتە فکری و سیاسی و چیوچەکان لەگەڵ مەسائیل فقه هەستەکەم ئیشکالێک یا خەڵتیەکەی جا خەڵتەکە عەمدی بێ یا غەیری عەمدی بێ، ئەوش ئەوەیە کە طبعاً ئەم بابەتە اختصاصی جەنابی دکتۆرە مۆزوعی فقه يعني كإسال لكم أمور الشرعي قضية دزنيو جميلات وبعض التكاغين كراوتو أصلي كلمة فقه بما معناه علم معرفات ومن يريد الله به خيرا يفقهه في الدين يعني شارزاي أكال الدين يبو صفتي كدين أو تشار الإسلام أو تشار تشويك جيان إنسان رقها كواتا كلمة فقه تنها لم بابتا آكاري الرجانان خوي نابينتو لم روى علماء السردم كفقيا لفظی فەقیهیان بۆ بەکارهێنراوە کە دوای چۆن ئێستا لە ئێستاە لەفزەکەن دیسان تێک درا بەوەی کە کەسێک کە نەگاتە حەدی ئیجازەی عیلمی بنێ بە مامۆستامەلە پێ ئەڵێن فەقیه لە کاتێکە جاران فەقیهەکە یعنی مجاز بوو لە علومە لەم ڕۆژەوە دیسان ئەم بەکارهێنانی فقه دیسان شێوێنراوە بەقەد ئەوەی کە کوتوبەکانی فوقهای ئیسلام ئەگە سەیرکەی کۆمەڵک ئوموری گەوری دنیەوی خەڵکی تایە لە زمانیشە بمبورێت خوا کاکتۆدە لە زمانیشە بابەتی سیاست یعنی لەم ڕۆوە فقه لە بە درێژای تاریخی ئیسلامی منزومەیەکی مجتەماعی بووە کاروباری خەڵکی ڕێخستووە لە زمانیشە کاروباری سیاسی بۆیە کابرای فەقیه بێئاگا نەبوو لە مەسائیلی سیاست هەر بۆیە فقه عیبادات و معاملات و ئەخلاق زیاتر گرنگی پێدراوە لە مەسەلە سیاسیەکان و تەنانەت زۆر جار لە بابە فقهەکان مەسەلە سیاسیەکان باس کراوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ناوبڕێک دەگەڕێنەوە وڵاتان دوورمەکەونەوە. بۆ بنیادنانی فکرێکی ڕەسەن و میانڕۆ بۆ ئاشنابوون بە میتۆدێکی زانستی پەیوەست بە هەڵسوکەوت لەگەڵ کەلەپوری ئیسلامی بۆ شارەزابوون لە دیاردەی ژیاری و کللتوریە هاوچەرخەکان و گەڵاڵەکردنی تێڕوانینێکی دروست سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە میانی کتێب و بڵاوکراوەکانیەوە هەوڵەدات بۆ دووبارەهێنانە گۆی دەقە پیرۆزەکان و چۆنیەتی دابەزاندنیان لە بوارە جیاجەکانی ژیانی گشتیدا سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری هەوڵی ڕەخساندنی کەشوهەوای گونجاوەدات بۆ بەکاربوونی عەقڵ و بیر و ڕانانی هزری لەم پێناوەشدا هەردوو سەرچاوی قورئانی پیرۆز و فەرموودەی بەرز بە بەکارهێنانی هۆکارە زانستیە ئیسلامی و کۆمەڵایەتی و سروشتەکان ئەکاتە بنەما سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە ئێستادا دەیان ناونیشانی جیاجە لە بڵاوکراوەکانی سەنتەری زەهاوی لە کتێبخانەکاندا بە هەردوو زمانی کوردی و عەرەبی دەسەکەوێت. طبعا جاکارێکی تر هەیە ئەگەر مەجال هەبێت لە بینی فقهی ئیسلامی فقهی سیاسی و فکری سیاسیە کە دەوڵەتی ئیسلامی هەبێت ئەم دەوڵەتە ئیسلامیە لایەنێکی بنەمایی و تیۆری هەیە لەگەڵ لایەنێکی کردەیی ڕۆژانە لایەنە تیۆریە بنەماییەکەی فکرە سیاسیەکە معالەجەیەکە ئەوەی کە پێوترێ فقی دەستوری ئەمڕۆ منظومەی قانونی کە باسی نظامی سیاسی ئەکرێ کە باسی فقی دەستوری ئەکرێ ئەم وڵاتە مجموعەیە بنەمایەیە کە لەسەری دروستە بێت لایەنە ڕۆژانەکە ئەوەی کە بە شێوەیەکی عەمەلی ڕۆژانە کاری تیا ئەکرێ لەم دەوڵەتا چی ئەگوزەرێ پێویستی بە قانون هەیە وڵاتە ئەم قانونە فوقەها دایئەنێن فوقەها تەقنینی تیاکەن یعنی ئەگەر کەسێکی وەکو ئەبول حەسەنی ئەشعەری یا ئەبوو مەنسووری ماتوریدی دێن باز لە مەشروعیەتی حاکمەکەن و لەسەر چ بنەمایەک حاکم ئەبێ بە حاکم واجبە لەسەر خەڵک پەیڕەوی لێ بکەن و ئیتر حاکمەکە بێ بە حاکمێکی شەرعی ئایا ئەم حاکمە شەرعیە دوای ئەوەی کە بەیعەتی پێ ئەدرێ ئەبێت چی تەطبیقکا لەسەر ئەو خەڵکە اینجا نۆرەیەتە سەر فەقیهەکە
کە قانون دابنێ بۆ معاملاتی خەڵک، قانون دابنێ بۆ کاروباری شخصیان، بۆ کاروباری تیجاریان، بۆ کاروباری حتا مامەڵەی ئەو دەوڵەتە لەگەڵ دەوڵەتانی تر، بۆ کاتی شەڕ و ئاشتی، بۆ کاتی بەستنی پەیماننامە و مۆرکردنی پەیماننامە لەگەڵ وڵاتانی تر. یعنی ئەوەی کە ئەمڕۆ پێوتێ قانونی ئەساسی یا پێوتێ دەستور، فکرە سیاسیەکە معالەجەیەکە. ئەوەی کە پێوتێ قوانینی ڕۆژانێ، قانونی مەدەنی و قانونی عقوبات و قانونی عمل و قانونی تیجاری و ئەحوالی شخصی فقه سیاسیەکە یا فقی عام باسیەکە. ینی من لەم بابەتە ینی لە شوێن تیژە ئاماژەم پێ مەوزوعی منزومەی فقی لە تاریخی ئیسلامیە منزومەی گەورە بەرفراوانە. لەگەڵ منزومەی قانونیە فەرقەکەی چیە؟ ئەوەیە کە منزومەی ئیسلامی بنەوان و پشتێکی ڕۆحی هەیە. یعنی تۆگە جەنابەسی جان بە عیبادەتێکی و جان بە شتەکەی کە باس کراوە، یعنی بۆ نمونە گوێڕایەڵی دایک و باوک لە مەسائلی فقهیا باس کرا، لە منزومەی قانونیە تۆ چۆن جایەکەی تۆ بۆ چۆن جایەکەیت؟ ئەمە دەرجێکی کوشندەیە کە مەسەلەکان هەر هەمووی لە منزاری فقهەوە سیر بکرێت و تەخەسوسی بۆ جیانەکرێتەوە. بۆیە هزری سیاسی ئیسلامی ئێستا ئەتوانین بڵێن هیچێک وەکو عەبدولوهاب دکتۆر عەبدولوهاب مەسیری ئەڵێ تیۆری سیاسی ئیسلامی سەر لە مەرحەلەی جەنینایەوە تا هێشتا لە دایک نەبووە، چونکە مفەکری سیاسیمان بە معنای کەلیمە کەم بووە، زیاتر لە بابی فقهەوە سەیری مۆزوع سیاسیەکە کراوە. بگەڕێنەوە بەناو مۆزوعەکە، ئەو کە لە پورەش کە لە منزاری فقهیەوە دروست بووە زۆر دوور و درێژە و کە لە پورێکی کەڵەکەبووی دەوڵەمەندمان هەیە. بەڵام ئەمە کۆمەڵە گرفتی هەبووە لە میتۆدا. کەسێک کە تیۆرێکی داناوەیان تێزێکی هەبووە نەتوانراوە لە ژێرباری ئەو تیۆر و تێزە دەرچن کۆمەڵگەکانی دوای خۆی یان ئەزمونونەکانی دوای خۆی، یان بە جۆرە لە جۆرەکان تەکیف بۆ واقعیکە هەبووە. بۆیە نەسەر محەممەد عارف ئەڵێ طبعاً ئەو کە لە پوراکە بە چەند بەشێک و لە چەند خۆناغێکە ئەڵێ لە بیستەکانی سەدەی یان لە سەرەتاکانی سەدەی بیستەوە ئەتر کۆتا قۆناغی کە لە پوری سیاسی ئیسلامی کۆتایی هاتوو قۆناغێکی تر لە دایک نەبووە. ئەکرێ لێرا پرسین کۆمەڵێک گرفت هەبووە لە میتۆدی مامەڵەکردن لە فکری سیاسی ئیسلامیە، لەوانە گرێدانەوەی نێوان هەزر و پیرۆزی. تۆ کە هەزر پیرۆز کرد ئێمە وتمان هەزر زادە و دەرهاویشتەی عەقڵ و ئەندێشەی مرۆڤە. ئەمە شتێکی مقدس نییە، خوا نەیناردووە، خوا ئەمری پێکردن کە بە سیغەی ئەمریش و زۆر جار بە فعلیش هاتووە لە هەموو کارەکانیشە وەکووتمان لە قورئانی پیرۆزە. ئەمە وای کردووە کە تۆ بەردەوام لە تازەکەری و نوێکەریە بیت. بەڵام ئەوان زۆر جار بەستنەوەیەک هەبوو لە نێوان پیرۆزی و فکرە. ئەمە وای کردووە کە تۆ دابەشکاریەک هەبێەوە ڕەهاییەک دروست بێت، ڕەش و سپیوە، مسلمان و کافر، ڕاست و ناڕاست هەڵا. ئەمە وای کردووە کەس نەوێرە دەست بەرێ بۆ مۆزوعەکانی تر. من لە دەرەنجامی ئەمە گەرێکێک نەوێرە دەست بەرێ بۆ شتێکی پیرۆز. ئەگەر دەستی بۆ بەرێ خەڵک هەمووی لۆمەیەکە و ڕەنگە تەکفیر بکرێت، ڕەنگە بە شێوازێکی نامۆ سەیری بیر و بۆ چوونەکانی بکرێت. لە هەمان کاتشا لە مەسەلە میتۆدیەکانە بۆ مامەڵەکردنی هەزری سیاسی ئیسلامی پەیوەندی نێوان هەزر و واقع بووە. زۆر جار فەقیهەکان هاتوون ئەو واقعی کە هەبووە واقعێکی تاڵ بووە، گرفتی هەبووە، کێشاوی بووە، یان گرفتاوی بووە، گرفت ئامێز بووە، هاتوون تەکیفیان بۆ واقعە کردووە، پێش واقعەکە نەکەوتون زۆر جار. ئەمەش گرفتێکە لە فکری سیاسی ئیسلامیەکە پێوە ناڵێن. گرفتێکی تر ئەوەیە کە بەڕاستی پەیوەندی نێوان هەزر و ئەو بزاوتەی کە هەیە، چونکە بەستنەوەی فکرەکە بەو بزاوتەی کە لە بواری عەمەلیا فکرا خاتە واقعەوە سستیەکە، هەزرەکە سستەکە، هەتا تۆ کۆتوبەندەکە ناتوانیت بۆ شێوازێکی تەندروست مامەڵی لەگەڵا بکەیت. ئەگەر قسە لەسەرەوە بکەین زیاتر، ئایا هەزری سیاسی ئیسلامی یان تیۆری سیاسی ئیسلامی بۆچی تا ئێستا لە مەرحەلەی جەنینایە وەکو دکتۆر عەبدولوهاب مەسیری ئەڵێ؟ خۆی مەرحەلەی جەنین ڕەنگە موبالەغە بێ لە مەرحەلەی جەنینە، لەبەرەوەی ئێمە مەرحەلەیەک ئەگوزارێنین لە فکری ئیسلامی و تەنانەت لە فقی ئیسلامی و لە کۆمەلگای ئیسلامی و هەموو ئەو لایەنانە مەرحەلەی تەبعیەت و پاشکۆییە. یعنی ئێستا تۆ بڕۆ لە سەردەمی جەنگی ساردا کە منافەسەیەکی تون هەبوو لە بینی شەرق و غەربە،
تەنانەت لە بواری تەکنەلۆجیا ڕووسەکان منافەسەی غەربیانە کرد منافەسەی غەربیانە کرد لە هەموو بوارێکە حتا ئۆتۆمبیلیان دروستە کرد ئەوان دروستیانەکەمان دروستیانە کرد ئێستا نە ئێستاکە و منافەسەیە نەماوە کارخانەکانی ئۆتۆمبیلسازی ڕووس وازیان لە بەرهەمهێنانی ئۆتۆمبیل هێناوە چونکە ناتوانن منافەسەی غەربیەکان بکەن ناچار ئەچن لەبەر حاجە وەزع تازەکە ئەچن هەر لەگەڵ کۆمپانیا غەربیەکانە ڕێکەون ئەڵێن ئەداواتەکانمان بۆ بێنە ئێمە تەجمیعیەکەین ئێمە کۆیەکەینەوە و ئەیخێنە بازاڕی خۆمان هەر کاتێک حاڵەتی سیاسی ئومەی ئیسلامی لە پاشە کشەیە بێ دەسەڵاتێکی سیاسی نەبێ کە تەبەنای پرۆژەیەکی ئیسلامی بکە کە تەبەنای نەکرد ئەو کاتە داوا ناکات لە بیرمەندێکی موسڵمان ئادەی تیۆری بۆ وەزعی تازەدانێ ئەو کاتە خەڵک ڕووەکەنە کتێبە کۆنەکان خەڵک مەشغوڵی شتێگە بن کە هی ئەم عەسرە نیە کە هی ئەم سەردەمە نییە کە وەڵامی ئەم سەردەمە ناداتەوە خەڵک ئەو کاتە لە فەراغە ئاژی لێجگە لە مەجدێکی مازیشی هەیە بڵێن مەجدێکی کۆنیشی بۆ یەگەڕێت هینی حەنینێک و نۆستالیژایەکی بۆ دروستە بێ سەبارەت بە ڕابردوو کاتە ستەمێک لە هەزری سیاسی ئیسلامی ناکرێت لەم بوارە بۆ کەلەپورەکەی سەمەنێک کە ئەوروپا لە تاخی ناوەندیا بۆ هەزری سیاسی ئیسلامی لە ئەوجیا بوو دەوردا خۆی شتەکە کە کۆمەلگا گەشە نەکا فقەکەش گەشە ناکە ئەو فقە ئیسلامیە ئەو فکرە ئیسلامیە لەگەڵ پراکتیزەکردنا لەگەڵ تەطبیقکردنا گەشەکە لەگەڵ بوونی دەسەڵاتێکە کە تەبەنای بکە چونکە من تیۆریەکەم هەیە تانەی خەمە بواری جێبەجێکردن هونەرەکەشی دەرناکەوێ لایەنە لاوازەکانیشی دەرناکەوێت بۆیە چارەسەرەکە لەوایە کە دەسەڵاتێک کە بێت تەبەنای مۆزوعەکە بکە ئەو دەسەڵاتە ئێستا مجموعەیەک پرۆژەی سیاسیمان هەیە لە ناوچەکەیە ئەیانەوی استفادە لە فکری ئیسلامی فکری سیاسی بکەن بۆ پرۆژەکانیان ئەگەر ئەوە هەبێ ئەو کاتە بیرمەندە موسڵمانەکان دێنە مەیدان لە خەیاڵ و ئەندێشە و لە عەقڵ و لە بیرکردنەوەی خۆیان نەتوانن تیۆری بەرهەم بێنن بەڵام ئەف لێرەیە ئەگەر کاوچە مەریوان زیاتر تەرکیزمان لەسەرەوە بێت نوێبوونەوە ئەگەر دوای پرسیارەکە گەر ئەزاڵەیەکیش هەبوو بەس لەگەڵ پرسیارەکە تێکەڵیکەی ئێمە کۆمەڵێک لێرە هەستمان کرد کە پێویستیەکی تەواو هەیە بە نوێبوونەوەی هەزری سیاسی ئیسلامی و چاکسازی و نوێگەری تەیە بەڵام کۆمەڵێک لەمپەر هەیە کۆمەڵێک ڕێگر هەیە لەم مۆزوعەیە بە نمونە هەزری سیاسی ئیسلامی ئیسلام تێدا تێکەڵە کرێ بە ئەو کەلەپورێکە هەیەی کە ئەو کەلەپورە باشی تایە ڕەنگەشتیشی تابێت کە بۆ ئێستا هەردەست نایە ئەگەر ئێستا بێنیتەوە خراپیشی تایە بە دڵنیاییەوە ئەبێ بە ئەرکێک بەسەر شانتەوە نەک بێ بە شتێکی چاک بۆتەوە خاڵێکی ترەوەی کە ئێمە بەڕاستی هەر کەسێک نوێگەری بکە ینی ململانەیەکی گەورە هەیە لە نێوان ئەوانەی کە پارێزگارن ئەوانەشی کە نوێگەرن هەر کەسێک نوێگەریە بکە محەممەد عەبدوو عەبدوڕەحمان کەواکیبی هەر کەسێک لەمانە بگرێکە نوێگەریەکیان کردووە تێزێکی تازایان پێ بووە لە زەمەنی خۆیانە تەکفیر کراون لە زەمەنی خۆیانە تەخوین کراون بە پیاوی ئیستیعمار لە قەڵەم دراون خاڵێکی ترەوەیە کە زۆر جار بە شێوازی ڕووکەش پشت بە دەقەکانە بەسرێت ناگەڕێنەوە بۆ مەبەستە باڵەکانی شریعەت کامە دەواازێکی گرنگە دواتر لە دەواازەکانە ئایا بە پێی مەقاصد ئیشکێت حکومێک بە شێوازێک پراکتیزە کراوە لە کاتی خۆیان ئێستا ڕەنگە عەقڵیەتی کەسێک کە خەلیفە بووە لە زەمانەکە ئێستا بێتەوە مامەڵە بکاتەوە لەگەڵ دەقەیە خۆی مامەڵێکی ترەکات تەنانەت فەقیهەکان یان فەقیرەکان خۆشیان لێرەوە توانین تەرکیزمان لەسەرەوە لەم پەرانە بێکرد دێنە بەردەم چاکسازی بۆ فکری سیاسی ئیسلامی وڵا کاکتۆر ینی نقطەیەکە ینی ئەوەی کە تۆ سەباح ئاماژەی پێ مەوزوعی قەزەی مواکەبەی فکر لەگەڵ واقعە کە بە تاریخی ئیسلامی هەمانە بۆ فکر پێشکەوتووە لە دواقعەکە دواکەوتەوە یاخودەوەی کە جەنابەت زۆر تەرکیزە کرد کە تەکیفی واقعەکە بۆ ویسەتی لە ڕووە فکرێکە و بەرجەسەی کات و لە نوسوسە فقیەکانە کوجبتووە فەرمووی معالەجەی بۆکە لەم ڕۆوە ئێمە بێ ئەو دۆخی دەوڵەتی ئیسلامی ئەو زمانە بە نەزەری ئەتیبار وەربگرین ئەم بابەتانی کە ئێستا کاری لەسەرەکەی معنی کۆمەڵک مەبادی سیاسی باسەکرێت لە مۆزوعی تعدودیەت و قەزەی بڵێن بە زمانی فکری سیاسی غەربی قەزەی دیموکراسیمان هەیە ئازادیمان هەیە هاوڵاتی بوونمان هەیە فرەیمان هەیە کۆمەڵشیتر لەم بابەتەوە باس کرا و غەرب تەطویلی پێیا و لەناو مجتەمەعاتی خۆیان
تا ڕادێک جێبەجێ کردەوە جا هەندێکی زۆر مۆفەق بوو هەندێکی کەمتیان مۆفەق بوو لەم ڕۆوە ئێمە بێ وا سێری واقع بکەین ئەم بابەتێک کە ئێستا لە غەربەکای لەسەرەکەیە عمری ناگاتە 100 ساڵ يعني ئەگە بەم شێوازە نازجەی سەرەکی عمری ناگاتە 100 ساڵ یعنی سیاسەتی تەمیزی عنسوری لەناو ئەمریکایە کە ئێستا بە پارێزەری دیموکراسی دنیا خۆی ئەناسیانە لە ساڵ 60ەکانە قەراری ئەو تەمیزە عنسوریانە معنی يعني عمری مساوات لە ئەمریکا ناگاتە 60 ساڵ لەم ڕۆوە تاریخی ئیسلامی بێتەوە لە واقعەوە سەیریگی کە دەوڵەتی ئیسلامی لەو زەمانەیە دوای ئەوەی کە خەریکە هەر لە دوای وفاتی ڕسول عليه الصلاة والسلام مشکلەی ڕیدە دروستێ ئەوانەی کە لە ئیسلام پاشگەزە بن يعني لەو ڕۆوە بڵین دوژمنی وجودی بۆ دەوڵەتی ئیسلامی دروستە بێ بۆیە ئەکەونە قۆناغی بەرگریکردن پاشان هەوڵێن ئەو دوژمنانەی کە لە چواردەورە وردە دەفروتونیان کەن و یاخود دەست و پەنجەیان بکەن لەم ڕۆوە تابعی عسکەری تابعی دیفاعکردن تابعی ئەوەی کە لەسەر دەوڵەتی ئیسلامی نەمێنێ زاڵ ئەوێ بەسەر جانبی فکریە هەر ئەمەشەوە ئاکات کە ڕۆحێتی عسکەری و قیاداتی عسکەری زاڵ بێ بەسەر دەسەڵاتەوەی کە دکتۆر ئەفەرمێ لە دوای خلافی ڕاشیدەوە ئەوەیە تا ئاراوە چی ئەتوانێت ئیستیقرار لە دەوڵەتا بچەسبێنێت چی ئەتوانێت ئوموری کار بە عەزیمەت و کی ئەتوان دەوڵەت بەڕێوەبەرە گوێلەوە نەگرێت کە ئایا بە شورا هاتووە بە شورا ناتوە منەوە کە لە دوای کە خلافی ئومەویەکان دەست پێکایت ئەم بابەتە مەسەڵی و شورا و کۆدەنگی یاخود ئەهلی حەل عەقد و کۆمەڵە باعتیبارانەوە لە ئەندرێ لەم ڕۆوە بۆ کە واقعی ئەو کاتی دەوڵەتی ئیسلامی ترسی لەسەر بۆ ئەوەندەی کە خەم لەوا بۆ کە ترسی ڕۆمی ترسی فارسی ترسی دوایی ترسی ئەوروپیەکان لە خۆیان دوورخۆن ئەوەندە کاری لەسەر ئەو نەکرۆ کە کۆمەڵە بنەمایە دابڕێژیە لەم ڕۆوە کە فەقیهیش هاتووە کە عولەمان هاتوون تەکیفی ئەم بابەتیان کردووە ئەوەشی کە بابەتی پیرۆزی تێکەڵکراوە لەگەڵ حاکم لەم بابەتانەیە یعنی ئوسوڵێکی واقعی هەیە بۆ بەوەی کە بیزات لە سەمع و طاعە وەرگیرا سەمع و طاعەش کە لە دەقەکان هاتوو بیزار دەقی حەدیثات و باسی ئەمیر کراوە ئەمیریش جەناب کاتی بەرنامەکە زۆرمان لەماوە چەندتەوەرێک ماوە بە لەمپەرەکانی بەردەم چاکسازیەگە تەرکیزەکەی لەسەر ئەو بێ بۆی بگەڕین بچینە سەر تەوەری دەواازەکان چاکسازی لە سیاسی ئیسلامی لە میتۆدی فکریە جەناب بدەیان هەردووتان دەستێکی باڵاتان لەو ڕوعاتن کە معالەجە ئەکرێت کە بەدوای معالەجە بۆ ئیشێکا گەڕێ یەکەم ئەبێ جزوری کێشەکە بدۆزیتەوە جزوری کێشەکە چییە پاشان ئەو حەل یاخود ئەو چەند حەلە ئەو چەند چارەسەرجە کە بۆی تەڕحەکرێت لەم ڕۆوە ڕەنگە مفەکیرە ئیسلامیەکان هەر لەو جەنابتان باس لەو زەمەنی تەنویرە و لە زەمەنی جەمالەدین ئەفغانی تا ئاگا بە ئێستاە کۆمەڵ تڕوحاتی جیاواز کراوە تڕوحاتە جیاوازەکانش بۆ ئەوە کراوە کە گۆشەنیگا و بینینیان بۆ کێشەکانی دەوڵەتی مجتەمەعاتی ئیسلامی و عالەمی ئیسلامی جیاوازوە لەم ڕۆوە تا تقریبا 70-80کانیش کە تا ئێستاشی لەگەڵە بکە ئەوترێت عالەمی ئیسلامی بە حەقیقی و بە فیعلی لە ئیستیعمار و لە داگیرکرد یاخود لە ئیحتیلال ڕزگاری نەبوو لەژێر هەیمەنەی ئیستیعمالی یا شەرقی یا غەربی لەم ڕۆوە کار لەسەر ئەوە ئەکرێ ئەڵێ یەکەم ئیسلاح کە دەست پێکرێ ئەوەیە کە خۆمان ساحێبی ئیرادەی خۆمان بین ئینسان تا ئیرادەی خۆی نەبێ ناتوانێت شتی تر بکە طرحێکی تر کە ئاماژە بێکەوە نەخێر هەوڵ بین ئێمە لە ڕووی زاتیەوە خۆمان بنیاد بنین بەوەی کە غەرب بۆیە بەسەر ئێمە یازاڵ بۆ چونکە خۆیان بەهێزن و خۆیان خاوەنی خۆن محتاجی ئێمە نین بۆیە بەسەر ئێمە یازاڵن یاخود نەڵێ غەرب غەیری مجتەمەعاتی ئیسلامی هەندێک جار پاشکۆیەتی ئەبێ بە لەمپەر لە بەردەم نەکەن هەموو جارێک بەڵام مەبەستم لەسەر ئاستی مفەکر خۆشی مفەکر ئەگەر خۆی خودی خۆی وابەستەی دەسەڵاتێک بێت یان پارتێک بێت یان لایەنێکیان تەوەجوهێکی معەیەن بێت بە دیدی فراوانی ئیسلام بیر نەکاتەوە ناتوانێت تێزی تازەی پێ بێت ئەبێ بە پاشکۆ لە هەمان کاتە ئێمە یەکێکی تر لە لەمپەرەکانەوەیە کە زۆر جار فەقیهەکانمان لە علومی شەرعیە زۆر بەتوانن بەڵام نەیانتوانێت مواکەبەی متەغیراتی عەسڕکەنەوە تا گۆڕانکاری خێرانەی کە بەجێمانێڵن لە ئەمە مفەکیرێکی مجددمان نەبووە کە لە علومی سیاسیشە شارەزا بێت ئەوەش خۆی بە خۆی لەمپەرێکە لە بەردەم ئەوەیە کە تاری وا هەیە نەبوونی هوشیاری بە زەمن بە کات ئێستا ڕابردوو و ئایندە بە واقعەیەکی تاڵی هەنووکەیەوە سەرقاڵە بیت ڕابردوو و ئایندەت بیرەچێتەوە مەش خۆی بۆ خۆی واکە کە مفەکر لە ئاستێکی دیاری کراوە سەرقاڵ بێت بە شێوازە فراوانەکەی بیر نەکاتەوە لێرە ئەگەر تەوەری گرنگ جەختی بخێنە سەرەویش دەواازەکانی چاکسازیە بۆ حەزری سیاسی ئیسلامی کۆمەڵێک مفەکیرمان هەیە لەوانە بۆ نمونە مالک بن نەبی ئیش لەسەر ئەواکە کە حاڵەتە حەزارێکە جارێکی تر ئیشی لەسەر بکرێت و میلەتان یان گەلانی مسڵمان ئاستی سەقافیان بەرز کرێتەوە تەن دەواازەی سەقافیمان هەیە دەواازەی ترمان هەیە
ئیش لەسەر ئیسلاحی دینیەکە وەکو محەممەد ئەبدۆ وەکو محەممەد ڕەشید ڕزا وەکو ئەوانەی تر کە لەو بوارە ئیشیان کردووە دەواازەی ترمانە ئیش لەسەر ئیسلاحی دەستوری و سیاسیەکە ئەمانە ئیش لەسەر ئەوەی کە دکتۆر مەریوان باسی کرد ئیش لەسەر نەبوونی تەبعیەت و بوونی گەڕانەوەی سربەخۆیی بۆ کیانی مسلمانانەکات دەواازەی ترمانە ئیش لەسەرەوەکە کە واقعی سیاسی لە ڕێ بزاوتێکەوە بگۆڕێت چۆن ئێمە بتوانین کام لەن دەرئازانە گرنگە ئایا وەرگرتنی هەموو دەواازەکان بە ئیشکردن بە مەقاصدی شریعەت مەبەستە باڵاکانی شریعەت منە حفظی نەفس و ماڵ و ئەوانە وردکرێتەوە پرسیارەکە لە کەیفەوە لە چۆنەوە بگوازینەوە بۆ لیمادا بۆچی مەقاصدی شریعەت ئەمامان بۆ بگوازێتەوە بە شێوازێک ئەم دەواازانە سوودی لێ بین بۆ چاکسازی لە هەزری سیاسی ئیسلامیە خۆی هزری سیاسی ئیسلامی بەو وەزعی ئێستای ئەتوانین بڵین ڕابردوویەکی هەیە توراسێکی دەوڵەمەندمان هەیە و واقعێکیشی هەیە و ئوفوقێکی داهاتووشی هەیە ئەتوانین ئابە و شێوە تەصنیفی بکەین یەکێک لە ضرورەتەکانی ئیسلاح و چاکسازی لەوە سەرچاوە دەگرێت کە ئێمە نەکەر فقی سیاسی یا فکری سیاسی بەعام فکری ئیسلامی پێویستی بەنوێبوونەوەیە ئەمەش وابەستەیە بە مەجموعەیە گۆڕانکاری لە منهجێتە لە منهجی بیرکردنەوە گۆڕانکاری لە معریفە و تەوەقعات و چاوەڕوانی ئینسان گۆڕانکاری لە نەمەتی فێرکردن و چۆنیەتی معالەجەی مۆزوعەکان ئیمامی غەزالی لە سەرەتای کتێبی ئیحیا العلومە کە باسی کاڵێ ئیحیا العلوم مەبەستی ئیحیای ئومەیە چونکە ئومەت زیندوو نابێتەوە و نابوژێتەوە ئەگەر خاوەن زانست نەبێ و زانستەکانی نەبوژێنێتەوە ئەگەر عیلمە بێ گەشە لەگەڵ بەپێی قوانینی تەتەور ئەبێ گەشە بکە ئەو عیلمە یعنی پزیشکی ئیبن سینا بەکاری ئەمڕۆ نایە هەرچەند پزیشکیشە یعنی وانێ چونکە ئێستا خەڵک تەوەقعێکی زیاتری هەیە لە پزیشک تا ئەو سەردەمە بۆیە ئەڵێ دوو سینف هەن ئەبێ ئەو دوو سینفەت ئیسلاح لەوانەوە دەست پێیەکە یعنی ئیسلاح لەلایەن لە دەسەڵاتی سیاسیەوە دەست پێیەکە لەگەڵ دەسەڵاتی فکری و عولەما صنفان من الناس إذا صلح الناس جميعا ئەگەر باز لە ئیسلاح کرێ ئەبێت دوو لایەن پێکەوە هەماهەنگ بن لایەنی دەسەڵاتی سیاسی لەگەڵ لایەنی زانایان حتا لە غەربە ئەو پێشکەوتنە غەربیە ڕووی نەئەدا ئەگەر زانایەکی وەکو بیکۆن فرانسیس بیکۆن نەهاتایە ئەو منهەجە گۆڕانکاری تیانەکە و ئەگەر دەسەڵاتیش پشتگیری نەکردایە جا قەستم ئەوەیە بە ئەگەر ئێمە لە جیهانی ئیسلامە بە چ بە شێوەیەکی گشتی وە چێوەی وڵاتانیش هەرم وڵاتی خۆمان ئەگەر دەسەڵاتی سیاسی لەگەڵ زانکۆ و پەیمانگا و دەسەڵاتی عیلمی و معنەویە یەک نەگرێ و هەماهەنگ نەبێ هیچ ناچێتە پێشەوە زۆر ڕاستەکەگەر لە سەر پرسی چاکسازی و ئەو دەواازانەی بۆ نوێگەری لە هەزری سیاسی ئیسلامیە شتێکت هەبێ وڵا کاکتۆر ئیزافە دەمەوەی کە جەنە باسی دوکاتێکە و لە لایەنێک کۆباسیەکە منهەجێت تێکشەیەکە لەسەرەوە کەڵێن نوێبوونەوە و بێداربوونەوەی ئومەت بیزات ئەم مەدرسەی لە تورکیایە باوە کە ئێستا لە سیراعەکە لەگەڵ دەوڵەتی تورکیا و پیان تێ فەتوڵا گوێلەنەکەن یاخود ئەو مەدرسەی کە لە تورکیا ساڵنەکە ئیشەکە ئەڵێن دەردەداری ئەم ئومەتە لە دوو ڕێگەوێ لە ڕووی معنەویەوە کێشەی جەهلی هەیە کێشەی معریفە هەیە کێشەی نەبوونی علمی هەیە لە ڕووی مادیات و ژیانی دنیاشەوە کێشەی فەقریە کەواتە معالەجەکردنی خەڵکی هەم لە ڕووە علمی و زانستیەکەیەوە کە لە جەهل ڕزگاریک بۆی بزانە چی لای خۆی لە چی لە دەروی خۆی گوزاریە زائیدەن لە ڕووی مادیاتی دنیاشە بای ئەوەندە ژیانی بۆ دابین ببێ کە هەوڵی پێشخستن و پێشکەوتنی خۆی چاکسازی بە لەم ڕۆوە یعنی ئەوەی کە ئەگەر دیقەتان دابێ جەنابان حتا کە حملاتی احتلالی ئەوروپی یا حملاتی احتلالی غەربی کە ڕوو لە وڵاتانە ئەکا کاری لەم بابەتانە کرد و یعنی ساگە دیقەت بی عالەمی ئیسلامی لە هەر
لە هەر قائیمە و لە هەر ئیحسا و داتای کە بڵاو ئەکێتەوە چ لە ڕووی فەقرەوە چ لە ڕووی نەخۆشیەوە چ لە ڕووی دواکەوتیەوە چ لە ڕووی هەژاریەوە چی لە ڕووباسەکەیە زۆرینەی دەوڵەتانی ئیسلامی ئەو یاخۆی کە لەسەر جیهانی ئیسلامی مەحسوبە تیاتی کەواتە ئەوەی کە گرنگە باز بکری ئەوەیە کە پەرە بەتوانە زاتیەکان بدرێت لەوەی کە لە ڕووی معنی و کاکتووە فەرمووی جان بە علمی و معریفیەکەی پەرە پێ بدرێت و بزانەوەی کە یەکێک لە زانایە دەست خۆش بێت بەکۆی گشتی ئەتوانین بڵێن هەزری سیاسی ئیسلامی کۆمەڵێک سەرچاوی گرنگی هەیە و کۆمەڵە پرینسیپ و بنەمای گشتی هەیە سیستمێکی یان شێوازێکی حکومڕانی دیاریکراوی دانەناوە بۆ بەشەریەت کە لەسەری بڕوات بەڵکو و ئەمەی بەزێشتوە بۆ عەقڵی مرۆڤەکان ئیشی لەسەر بکەن و ئەزمموی جیاواز قبوڵە و پێویستە سوود لە ئەزمموی میلەتانی تر وەربژیرێت لە هەمان کاتە ئەم ئەزممونە پیرۆز نێواتە ئەماتوانین گۆڕانکاری تیا بکەین نوێبوونەوەی تیا بکەین باشترین دەواازەش بۆ نێبوونەوە لەسەر ئاستی سەقافیە لەسەر ئاسی موسساتە لەسەر ئاستی عولەما و ئومەرایە لەسەر ئاستی سیاسیە لەسەر ئاستە جیاوازەکان پێویستە هەمووشی بە خێتێکەوە ببەسینەوە کە پێوترێ مەبەستە باڵەکانی شەریعەت بۆی جارێکی تر خوێندنەوەی ورد و بەپێی مەبەستە باڵەکانی شەریعەت بۆ دەقەکانی قورئان و سنەت بکرێت. دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ کاوی زۆر سەباح بەرزنجی سەرۆکی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری کاوی دکتۆر مەریوان حەمەدەروێش ئەندامی دەستەی گشتی سەنتەری زەهاوی و بەنجا دانا بەرزنجی ئەندامی دەستەی کارژێڕی بۆ سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری. بینەرانی بەڕێز خۆشەویست بەم شێوەیە گەشتی نەپایان لە بەرنامەی ئەمجارەمان بەرنامەی هەزری سیاسی ئیسلامی ئاسۆکانی هەزر بەناونشان هەزری سیاسی ئیسلامی پێویستی نێبوونەوە و ئاستەنگەکانی. زۆر سپاس بۆ کەناڵی پەیام، سپاس بۆ بەڕێزانی کە لە پشتی کامێرەوەن. خواتان لەگەڵ.